سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر ئامارێکی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان سەبارەت بە ڕێژەی جیابوونەوەی خێزان بەپێی ئەم ئامارە لە 8 ساڵی ڕابردوودا ڕۆژانە 40 خێزان لە یەکتر جیابوونەتەوە. هۆکارەکانی جیابوونەوە چییە؟ چوە لە ژن و مێردێک دەکات پاش چەند ساڵ و مانگێک کە ژیانیان دروست کردووە منداڵیان دروست کردووە لە یەکتر جیا ببنەوە. ئایا ئەمە ڕێڕەوێکی ڕاستی کۆمەلگەی کوردستانیە کە لەسەر ڕێڕەوێکی ڕاست بڕوە یاخود بەمانای هەڵوەشانەوە و ڕێگایەکی هەڵدێری کۆمەلگایە؟ لەم بە دوواداچوونە زانیاریتان پێدەدەین. ئەنجومەنی دادوەری دەڵێ ڕۆژانە لە ماوە 8 ساڵی ڕابردووە 40 خێزان ژن و مێرد لێک جیابوونەتەوە. پێت وایە ئەمە ئاسایی بوو بێ؟ نە ئاسایی نییە. ئاسایی نییە. ئاسایی نییە. حاڵەتێکی زۆرانی. باشە پێشتر لە سەردەمی ئێوە ژیانی هاوسەرگیری ژن و مێردایەتی چۆن بوو لەگەڵ ئێستا؟ باشتر بوو. پێشتر باشتر باشتر بوو لەبەر سقە زۆر هەبوو لە بین ژن و پیاوە و ڕازگۆتر بوون لەگەڵ یەکترە. ڕازگۆتر بوون. یعنی ئێستا ژن و مێرد زۆر ڕازگۆ نین. نهێنیان هەیە. هەر لایەن. پێشتر کە یەکە ئافرەتە چی بخواست بە ئافرەتێکیش بیویست بە لەگەڵ پیاوێک بژی زۆر تاقیب دەکرا پرسیار و پرسیارکاری. ئێستا پێت وایە ئاسانتر بووە یانیش زەحمەتتر بووە؟ وڵا ئاسانتر بووە هەرکە بێوێ ژن بێنێ ئەکسەر ڕادهێنێ و تاو پرسیارە دوانەکە تر بە گوێری دڵخۆی. باشە ئەمانە وای کردووە ژن و مێرد زیاتر لەگەڵ یەک بژین یان دەرەنجامەکە ئێستا وەکو دەمین لەم لە ڕێژەی تەلاق زۆر بوو؟ ناوەڵا لە ڕێژەی تەلاق بوو زیاترەکە چەند پرسیارکەی ئێشتاکم بکەم. باشە سەردەمی ئێوە باشتر بوو کە تۆڕی کۆمەڵاتی نەبوو فەیسبوک چوزانم یان ئێستا باشترە کە کچان و کوڕانمان ئاسانتر دەتوانن؟ ئێستا باشتر ئەو سەردەمی ئێمە باشتر بوو. باشتر بوو هیچ نەبوو ژیانێکی سادە و ساکار بوو. یعنی پێت وایە خێزانی سەردەمی ئێوە بەختەوەرترن لەوەی؟ بەڵێ بەڵێ هەزار جە بەختەوەرترن تا ئێستا. تێگەیشتنت چێ لەسەر ژیانی ژن و مێردایەتی وەکو پێشوماوە؟ وەکو پێشوونمایە فەرقێکی دیە. چۆن؟ یعنی پێشان عالم بە هەموو شتێکی قەنەعاتی هەبوو ئێستا بە هەموو شتە قەنەعاتی نییە ئەوەی یەک. کامە پیاو یان ژن؟ ئێوەدا هەردوو لا تقریبا. ئێستا هەردوو چییان بەسەراتوە ڕاستە تەمەشای ینی وچی برەی تەمەشای بەرامبەرەکەی خۆی دەکا حەزی لێ وەکو ئەوی لێبێ چاولێکەری بەرێ چاولێکەری زۆر بووە. بەرێ ینی پێت وایە چاولێکەری ژن و مێردەکان وا دەکا ئەندێکجا تووشی تەلاق بن؟ نەخێر لەبا ئەوەی نییە ینی مەسەلەی تەلاقدان هەموو مەسەلەی زروفی اقتصادی یعنی یەک مەسەلەی فێسبوک هۆشتانەیە ینی بە مۆبایل قسە دەکەم مەسا ئەوە دری پێ هەیە دری پیسە هەیە دری کراوەیە پیاو هەیە باشترە لە پیاوی. پێت وایە ئەمە یعنی ژیانی خەڵک ئاساییان بەرەو خراپی دەڕۆینەمە؟ وڵای ئەگە هەر ئەوها زروفی باری دارایی و ئابووری ئەوهابی ئیج نەبی و موچە نەبی و کابرا نەتانی کرێخانی بدا ئەم زۆر لە بەر دەوڵەمەندە ژنی تەلاقدا ئەوەی دەوڵەمەندە دەکاتە دوو ژن سێ ژن ئەوەی کە دەوڵەمەندە ئەوە شتشکێ لەوانەیە شتێکی لەگەڵ ژنەکەی خۆی تەبا نەبی یان نەگەنەیەک ئەوە هۆکارەکەی بەس زیاتر ئەو کەسانێک کە تەلاق دەرن لەسەر باری ژیانیان باریان ناگوندی. باشە ئەی چوا دەکە هەندێک جار پیا و یان ژن داوای تەلاق دەکەن تەلەڤیزیۆنەکانەوە یانی تەلەڤیزیۆنەکان زۆر تەماشاتم مودانە دەکەی کابرات بڕک چالۆ دەردەبی ڕۆژ ڕۆژ ڕاخی لێدی یانە پێت لە سەمارە نامێ هەندێک لە بەرنامەکانی تەلەڤیزیۆن ڕازی زۆر 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 بەرنامەکانیان باش نیە کۆمەڵگەیمە نابی ئەدی فەیسبوک و ئینتەرنێت فەیسبوکەوە هێشتا باشە بەرزتە خۆتە تانی مەخزە خەتیلۆ نەکرد تانی فەیسبوک دانەنێتن بە تەلەڤیزیۆنەکە ناقان. ئێوە پارێزەرن لەناو کێشەکانن لەناو کۆمەلگان ڕۆژانە خەڵکێک سکاڵا دەکات بەڵێ کاکە دەمەوێت جیا ببمەوە چ ئافرەت چ پیاوە پێت وایە هۆکارەکانی جیابوونەوە چییە؟ بەخوای بە دەرەجە یەک ئێستا ژنی دووەمە ژنی دووەمە بە دەرەجەیەک لای من یعنی ئەوەی کە دێتە لای من زۆربەی زۆریان ژنی دووەمیان هینایە. کامیان سکاڵا دەکات پیاوەکەیان ژنەکە شکایەت دەکات یعنی کە دەزانی لە دەرێ لە چۆ لە مەخموری مارەی کردیە لە شارەکانی عێراق مارەی کردیە لە هەرێم ناکرێتنەوە یاسایە دێسکاڵای دەکە زانیتی لە زانیتیەوە هەیە ڕێژەکە زۆر بۆ ژنی دووە زۆر زۆرە
زۆر زۆرە زۆر زۆر بووە زۆر زۆر. یانی ژنی یەکەم دەبتە قوربانی طبعاً باشە ئەو دوای کاتێک پیاوەکەش دەری ئەمن ئەتوم ناوێتن باشە پێت وایە تەنیا مەسەلەی جیابوونەوە دووژنیە ئێمە زۆر هۆکار جێبیز دەبین بە بۆ چووی تۆ تەنها ئەمە هۆکاری هۆکاری نانە هۆکاری زۆرە ئێستا بەڕێی من بەخۆشی دیاردەکی باوە ئێستا دەرەجەی ئەساسی لەناو کۆمەلگا جیابوونە بینی ژن و مرد خیانەی زەوجیە خیانەی زەوجی خیانەی زەوجی زۆر بووە یعنی لە ڕادەبەدەر زۆر لەلایەنی ئافرەت یان پیا و هەردوو لە بۆ خیانەی زەوجی یانی هۆکار چییە سەرەتا پیاوێک کە ئافرەتێک دەخوازێ ئافرەتێکش کە پیاوێک دەزیشان دەکا دەڵێ ئەوە چوزانم ئەوە فریشتەکەم بوو ئەو کەسە بوو کە من لە مێشکمدانە بەس دواتر بۆ وای لێدێ سبەبی ڕئیسی چییە ئێستا برێن لە بینی ژن و مرد زیاتر دەرێ مەسەلەن مەسروفی دەوێ ئافرەت ئەو پیاوە نیتی مەسروفی بەدەست ناکەوی ئەو ئافرەتە لە خۆی بێزار دەبی هەر دەستی دەی لەگەر ئەو قسە دەکە لەگەر ئەو وای لێ دەکەم مێشتی تێک دەچی پەنا دەباتە بەشتی ناشیرن بە هەمان شێوە پیاوەکەش وهاتوتە دەستان کەیسی وهات هەیە زۆر هەیە زۆر هەیە خیانەتی پیا و گەورەترانی ئافرەت ینی بۆ سزاکەی بۆ سزاکەی پیاو بەس چییە ئافرەت کو دەرەی مەسەرەن ئەگەر خۆی کە دەگیرەیان شتێکی واش دەبیتن زیاتر دەبی زووتر حەول بدەی دەریبینی هێنا ئەو کێشەی لۆچکە زیاتر تووشی مەشاکل دەبی ئەم دیاردەیە پێ دوایە کرانەوەی کۆمەڵگەیە یانیش ئێمە بە قۆناغێکی خراپ و مەترسیدار تێپەڕ دەبین یان جێبیست بووینە دەڵێن ئافرەتێکی زۆر تاوکو ئێستا زەواجی نەکردو کچی ماڵن چاوەڕێی زەواج دەکەن ئێستاش پیاوێک دێ خێزانەکە چەند ساڵ لەگەڵی ژیاوە جیا دەبتەوە یان ژنێک داوای جیابوونەوە دەکات پێ دوای ئەمە بەرەو هەڵدێر دەڕۆی بەڕاستی ئەمە ڕووداوێکی زۆر مەترسیدارە ئەگەر کۆمەلگە ئاوها لەسەر ئەو ڕووداوە بەردەوام بێ بەرەو قۆناغێکی زۆر مەترسیدارە چێ حەزم لێ شتێکی تریش دەرببڕم چکە بەڕاستی ئێمە جگە لەو دوو هۆکارێکی تریشمان هەیە کە دەبێتە لێکترازانی بەڕاستی شیرازەی خێزانێک ئەویش تۆڕە کۆمەڵایەتیەکانە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێستا زۆر سۆشیال میدیا بڵاو بۆتە ناو خێزانەکانە زۆربەی پیاوەکان بەتایبەت زۆر بە شێوازێکی تر نەگونجاو بەڕاستی بەکاری ئەهێنن من جێبیستی ئەومە زۆربەی ئەوانەی زیاد داوای جیابوونەوە دەکەن ئافرەت وایە چکە بەڕاستی ئافرەت ئێوە باشتر ئەزانن ئافرەت تۆزێک عاتفی ترە لەگەڵ ئەوەشە تۆزێک ترسێکی هەیە لە ناو دڵیا کە بەرەو ڕێگای خراپە نەچێت بەڵام پیا و زۆربەی کات ئەڵێ من پیاوم هیچم لەسەر نییە یعنی بۆ نمونە هیچ شتێکم لەسەر ناکەوێ بەڵام ئافرەت وانە ئافرەت بچووکترین دەبێتە یعنی ئەوەی کە بەڵێ دەبێتە قوربانی بەڕاستی ئێستا سۆشیال میدیا زۆر باش ینی کە تۆ بەکرانەوەی نبینی بەرەو هەڵدێر دەڕۆن ینی مەترسیە جیاد آخر بەکارهێنان تا بەکارهێنان هەیە بەڕاستی ئێمە زۆر ئەوانە تەکنۆلۆژیا شتێکی باشە بەس کە بەکاری بهێنی بۆ شتێکی خراپ بێگومان بەرەو هەڵدێرەچێت. لە نێو هۆڵی پارێزەراندا لە نێو دادگای هەولێر لیژنەی سکاڵا هەیە کە سکاڵا وەردەگرێت سکاڵا لەسەر هاوڵاتیان من پێم باشە لە ڕێگای ئەم لیژنەوە بزانین جۆرەکانی سکاڵا لەسەر خێزان بە چ شێوەیە کە ئەو سکاڵایەنەی دەکرێت یعنی زۆر قسە لەسەرەوە دەکرێت ڕێژەی ئافرەت زیاترە سکاڵەکاری ئافرەت بۆ پیاو زیاترە بەڵام بەجددی ینی ئامارەکان باز دەوە دەکەن ئافرەت زیاتر لە پیاو سکاڵا بکە و داوای جیابوونەوە بکە ماندوو نەبی زۆر سپاس کۆمەڵێک ئەوراقن لە بەردەستە سەبارەت بە جۆری سکاڵەکانی خێزان ینی جیابوونەوە ڕاستە دەگوترێت کە زیاتر ئافرەتان داوای جیابوونەوە دەکەن لە پیاوە خۆ جۆرەکان سەرتابێنە سەر جۆرەکان دوو جۆر جیابوونەوەمان هەیە وەکو کە هاوڵاتیەک بێ داوا جیابوونەوە بکات چ پیاوەکە چ ژنەکە دوو جۆرمان هەیە زۆرێکیان لەسەر زیانە یەک لە خێزانەکان زیان بەویتر بگەێنێ زۆری تشمان هێسە نەگونجان ئەو دوو دەمانێت بەڵام ئەوانە ئەزا بابێت بە ئەوانش لق و پۆپی زۆریان لێ دەبێتەوە بۆ نمونە مەسەلەی خیانەت بەشێکە لە زەرەر مەسەلەی لێدان بەشێکە لە زەرەر مەسەلەی مدمین بە مخدرات و مادە بێهۆشبەرەکان بەشێکە لە زەرەر
بەڵام بوونی کێشێکی زۆر لە نێوان دوو خێزاندا ئەو بەشێکە لە ناکۆچی و نەگونجان لەگەڵ یەکتری بەڵام زیاتر ئێستا زەرەکە زیاتر زیانەکان زیاتر زۆربەی ئەو داواکارانێکە لە دادگا پێشکەش دەکرێن بۆ جیابوونەوە بریتە لە زیانەکان باشە بەو پێیکە ئێوە لە ناو کۆمەلگا دەژین بەردەوام سکاڵە ینی خۆشتان دەبن بە پارێزەری بەشێک لە بریکارەکانتان پێم بڵێ ینی ڕاستە ئافرەت زیاتر داوای جیابوونەوە بکەیان پیاویش وەکو یەکە نەخێت ئافرەت زیاترە بەڵام نسبەکە وا زۆر نییە بڵێن ینی ببێتە دیاردیەک بەڵام بەدڵنیایەوە ئافرەت زیاترە باشە چ هۆکارێک وا دەکا زیاتر ڕێژەی جیابوونەوە زیاد بکات ئێستا زۆر کەس دەڵێکاکەەوە هەر بەسە لە میدیا گەورەی دەکات جیابوونەوەی چی ڕێژەی کۆمەلگا ڕێژەی دانیشتوان زیاد دەکات کە ڕێژە زیادی کرد خێزان زیادی کرد کێشەکانش زیاتر بۆی وەکو بۆچوونی من کۆمەلگەی کوردەواری لە بابەتێک دەرچوو بازنەیەکە بوو کە ئەویش جیابوونەوە عیبە شەرمە ئەو پێشتر وابوو ینی ئافرەتێک پیاوێک ئامادە بوو لەگەڵ خێزانەکەی سڕایبوونی ناکۆچی سڕایبوونی چەندین کێشە بەڵام ئیدارەی دەکرد بەڵام ئێستا ئەو بازنەیە شکا خەڵک ئامادەیە پێشنی خۆی تەلاقدا بەبێ ئەوەی هەست بە شەرم بکاتن هەست بە ئیحراجبوونێک بکاتن بۆیە پێم وایە تەلاقان زیاد بوو سوارچیوەکەی زیاد بوو و هۆکارەکانیش زیاتر بوون بەڕێستان تەمەنێکی زۆرتان هەیە لەناو ئەو کەیسانە پارێزەری دەکەن ئەوەی ئێستا ڕوودەدات کرانەوەی کۆمەڵگەیە یان تێکچوونی کۆمەڵگەیە لەوەی کە باس دەوە دەکرێت ڕێژەی تەلاق زیادی کرد سەرەتا ڕێژەی تەلاق ئەوەندە نییە وەکو ڕاگەیاندن زەقی دەکاتەوە ئەوەتان پێ بڵێم ئەو داتانێ بڵاو دەکرێتەوە هەتا بێ کوردستانیشەوە ئەو ڕێژەی نییە کە تەلاق دەدرێت بەڵام ئەنجومەنی دادوەری بەیان نامەی بڵاو برای بەڕێزم بابەت ڕوونکەمەوە ئەگەر ساڵی با بڵێن 3000 داوای جیابوونەوە تۆمار بکرێ هەر 3000 داوا بڕیاری لەسەر نادرێ زۆربەی حاڵەت بە تایبەتی لە داواکردنی جیابوونەوە نەک لە تەلاق ئێمە دەبێت جیانێ ئامارەکان ئاسایی ئامارەکان تەبیعیە ئامارەکان چی دەداتێ ئامارەکان ئەوەی دەدا دەڵێ ئەوەندە داوایی جیابوونەوە تەزیر کراوە باشە ئێستا ئێمە لە بەڵام ئایا هەموو ئەو داتایانە کۆتایی هاتووە بە جیابوونەوە داواکان بەشش زۆر ڕەدەبێتەوە تۆ چیمان پێ دەڵێ دەڵێ کۆمەڵگە لەسەر ڕێکی ڕاست دەڕوە کێشە نییە بەرەو هەڵدێر نییە هەبوونی کێشە دیاردەیەکی کۆمەڵایەتی کۆمەلگا بکێشە نابێت بەپێی ئامارێکی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان کە باس لە مارەکردن و جیابوونەوەی خێزانەکان دەکات کە ئێستا لە بەردەستی مندایە لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا تاوەکو ئەو کاتێک کە ئامارەکە بڵاو کراوەتەوە ڕۆژانە 40 خێزان لە نێو هەرێمی کوردستان لە یەکتر جیابوونەتەوە ئەگەر تەواوی ئەو ئامارێکی ئەوان بڵاویان کردوتەوە لە ماوەی ئەو 8 ساڵەدا 62490 حالەتی جیابوونەوە هەبووە لەو کاتێەوە تا دەرچوونی ئامارەکە ڕۆژانە 40 خێزان لە سەرانسەری هەرێمی کوردستان جیابوونەوەی بینیوە سلێمانی بە یەکەم بێ کە ڕێژەی جیابوونەوەی زۆر بووە هەولێر وەک پایتەخت دووەم بێ لە سێمیش پارێزگای دهۆکە ئەمانە کۆمەڵێک پارێزەرن هەر یەکێکیان چەند کەیسێکی خێزانیان لەلایە ینی باسی هەندێک شت دەکەن بەڕاستی ناشێ بۆ میدیا باسی لەوە بکەین ینی هۆکاری جیابوونەوەی خێزان لە نێو خێزانەکەدا هۆکاری سەیری ئێستا جێویستی دەمێ ڕاستە لە زۆربەی کۆمەلگاکان ئەم شتانە ڕوودەدات بەڵام لە نێو هەرێمی کوردستان کۆمەلگەی کوردی کۆمەلگەی کوردستانی کۆمەلگەیەکی پاک بووە ئێستا هەندێک هۆکاروای کردووە خێزان لێک جیابنەوە جێگای پرسیارە بە بەڕێستانەوە دەست پێ بکەین ینی پێ دوایە ئەوانەی کە ڕوودەدەن لە ناو کۆمەلگا جیا دەبنەوە خێزان حاڵەتێکی ئاسایی بی چکە زۆر کەس دەڵێکا کە بەخۆ میدیا شتەکان گەورە دەکات جیابوونەوەی خێزان شتێکی زۆر ئاساییە بەخۆی نەخێر لەو حالەتەدا هەڵۆشانەوەی هاوسەرگیری دەبێتە هۆی بنەمای ئەخلاقی تێک دەدا چکە و ئافرەتە ئەگەر ئایلێکی باشی لە پشت نەبی لەگە ڕێزمەوەی بەلا ڕێدا دەڕوە هەم پیاوەکە حالەتی زۆر لە مەحکەمە هەیە ئافرەت و پیا و لێکجیا بووینەوە ینی کێشەکان بەسیتە گەوریان کردێت چاردەورەکەی لیان تێکدا کەسی سێم تەداخلات دەکات گەورەترین کێشەی محکەمەی ئەوڕۆ ئەوەیە ئافرەتە کشوو دەکات دەوروبەرەکەی تەداخل دەکات کەیسمە هەبووە گەورەترین کێشە ژمێردەکە نییە
کەسی سێمە دەوروبەرێک ئەوە نمونەکی بەسیتە داوامان هەبووە ئافرەتەکە چوە ڕسمی کوڕەکەی با برادەرەکانی شاندا یەک گوتیەوە ملی خوارێک گوتەوە شانی خوارە داوای تەلاقی لێ کردیان لە فترەی مارەکردنی یعنی فترەی دەستگیرانداری ئایا ئەو هۆکارەتە هۆکاری کە زۆر ئێستا سەبەبیەوەی سوشیال میدیا بەڕاستی بەدا زۆر خەتەرە خاڵەکی زەوەریتر هەیە کە مەسەلە سەری تورکیا و یا کۆمەڵ مەسەر هەیە بەبێ سانسور کە پەخش دەکرێتن بۆتە چاولێکەری ئەو دیادە چاولێکەریەش زەکراوەتەوە بەڕاستی ینی کودرە ئەو مجتەمع تەقلیدی غەربی دەکاتەوە ئافرەتەکان دایان وەکو غەرب بژین بەڵام لە مجتەمع شەرق دژین پێمان هەزم ناکرێ واقع بەڕاستی دەبێت کۆمەڵێ وەکو لایانی دەسەڵات دەبی بە وردی چاودێری ئەو بارودۆخە بکاتن کۆنتڕۆڵ وەسع بکاتن بەڵام چی بکە حکوومەت کاکە ئەمە کۆمەڵگەیە ینی ئەمە کرانەوەیە کرانەوەکە وها بە ڕووی ملەتدا کراوەتەوە نەدەبا یەکسەری مەسەرەن ئەو خەتە ئەنتەرنێتیانە و ئەو پیجە کۆمەڵایەتیانە وا بەزووی بڵاویتەوە لە هەموو دنیاش هەیە خۆزان لە هەموو دنیاش هەیە بەڵام لە هەمووی سانسۆری لەسەر وەکو ئێمەنێ لە ئیمە هیچی لەسەر نیە بەڵام ئێستا هەرزەکە بڵێ بەگەنجێک بڵێ ئێستا منداڵ قبول ناکە منداڵی بچووک تەمەنی 7 ساڵە دەرێ بابە ئینتەرنێتم دەوێت دایە ئینتەرنێتم دەوێت ینی مناڵی قبول ناکە بەبێ تەکنۆلۆژیا بژێت چۆن دەکرێت کەسێکی خاوەن ڕوشت باڵغ بەتاکید داک و بابەکە بەرپرسە لەو منداڵی بزانێت چی بەکاردێن و چی دەکاتەوە لانی کەم نیست عجارێک دەتانی سەیرێک بکاتم زانی چیتە ناوچی ینی تۆ پێ دوایە دەبێت فلتەر هەبێت لەسەر فلتەر هەبی لەسەر بەتاکید ئەگەر ئەو فلتەر هەبیت ناگەینە ئەو ڕۆژە چۆچی ئەو باشە ئێستا تۆڕی کۆمەڵاتی و ئینتەرنێت تۆ کارە نانا هۆکاریت کە گەلێک زۆرە هۆکارەکانیت کە یەکیان مەسەرەن نەبوونی بودجە و ڕاتبوو مەسەرەن داهاتی تاکە کەس وەکو جاران نەماوە ئەوانەش یەک لە هۆکارەکانە لەوانیش خراپتر ئەو مسلسلاتانەی کە ڕۆژانە پەخش دەکرێت لە تەلەڤیزیۆنەکان بەداخەوە هەرزەکارەکە وا دەزانێتن ئەگەر شووی کریان ژنی هینا وەکو ئەو مسلسلەیە نازانێتن وانە دەستە ناو پرۆسی خێزانیان لاواز کرد بەتاکید پێم بڵێ سەبارەت بە خێزان ینی ئەوانە زۆر بەیان باسی لەوە دەکەن کە دەکرێت تۆڕی کۆمەڵاتی فلتەری لەسەری بەڵام زۆر کەس قبوڵ کە دەڵێەوە داخستنی عەقڵە بۆ ئێوە بە ئازادانە یەک لە هۆکارەکان خەتی ئینتەرنێت و سۆشیال میدیایە بەڵام ئەمە بابین چەند خاڵتکە باسکەین هۆکارە سەرنجیەکان شەردێمە باز دەکەن بەڵام چۆن چارەسەری دەکەی یەک لەوانە ناحیی مادیە ئەو کەسەکە کار دەکا چ کارێک دەکا ئەم کەیسەکەم لەلا بوو ئافرەتێک خیانەتی لە مێردەکەی کردبوو ئافرەتەکە لەگەر مێردەکەی تەمەنێکی تەواوی هەبوو فەرق کچکەتر بوو مێردەکەش بە حکمی ویکرێتی و کارش زۆری دەکرد لە سپێنە تا هێوارە نەداهاتەوە کە داهاتەوە زۆر ماندی بوو لە فترەکان جارێک هاتەوە خیانەتی لێکردی یەکەم جاریشی بوو لە سوڵحەشی عەشائیری بە ئامادەبوون چەمەلایەکی ئافرەتەکە نەتقی کرد زۆر بە ئاسایی بە خەڵی عەریض باسی کرد وتی هەفتەی جارێک نایەتە لام کەنج دێتە لام کە شەو ئەو حەز بکە وەکو کەڵە شێر کاری خۆی جنسی لەگەڵ من دەکا من بەزیدێلی ئەو وێنەیە چمان پێ دەڵێ پێمان دەڵێ تاچی کورد بەئەخەس پیاوان خۆشم یەکەم لەگە ڕۆزانە کە پیاوین ڕۆمانسێتمان نییە ڕۆمانسێت نادەینە خێزانی خۆمان نادەینە خێزانەکانمان نادەینە گرنگی و باەک بەسەر جێ نادا و گەناش بە ئافرەتەکە نایلاوێنتەوە نازی هەر ناگری بەڵام لە هەمان کاتدا نازی ئافرەتشکە هەردەگری کە هاوڕێیەتی سەبارەت بە مافی خێزان ئێستا ینی وەکو باسی لەوە دەکە ڕێژەی تەلاق بە بەراو لەگەڵ چەند ساڵی ڕابردوو زیادی کردووە ئەو کاتەی ئافرەتێک یان پیاوێک داوای جیابوونەوە دەکات لە دادگا بەڕاست پاش جیابوونەوە مافیان پارێزراو دەبێت وەکو یەک یان تێبینی تەیە لەسەر یاساکە بێشێک جیابوونەوە حاڵەتێکی ئاساییە چۆن پرۆسی هاوسەرگیری حاڵەتێکی ئاساییە کۆمەلگا بەردەوام پرۆسەکانی هاوسەرگیری پەیوەندیەکان تونند و تۆڵ دەبێ یان دروست دەبێ بەو شێوازەش پەیوەندیەکان زۆر بە ئاسایی دەبینم بەڵام ئەگەر بە وردی تێبینی ئەوە بکەین هۆکارەکانی جیابوونەوە هۆکارەکانی جیابوونەوە تۆ دەبینی زۆر جدی نییە لەسەر هۆکاری زۆر سادە پەیوەندیەکان بەرەو جیابوونەوە دەچێت زۆربەی یەک دقە بەس زۆربەی ئەو خێزانانەی کە ئێستا ینی داوای جیابوونەوە دەکەن یان جیابوونەتەوە
هۆکارەکان هۆکاری جدی نین. ئەگەر بە ئەزمموی خۆم باسکەم کە لە 2023 لە دادگام تا ئێستا هۆکارەکانی جیابوونەوە لەو کاتە بۆ ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە. گۆڕانکاریەکەش ئەو گۆڕانکاریەیە کە لە دنیا ڕوویدایە. بێشک چۆن ماف هەیە لە سەرەتای دروستبوونی هاوسەرگیری بەم جۆرەش ماف هەیە لە کاتی جیابوونەوەش. بەندەکانی یاسای باری کەسی کە ئێمە کاری پێدەکەین دادگاکانی هەرێمی کوردستان کاری پێدەکات لە بەندی 41 42 43 لە یاسای باری کەسی باسی جیابوونەوەی کردووە لە نێوان خێزانەکان. ئەگەر بنمونە باسی بکەین ئافرەتێک داوای جیابوونەوە لە دادگا دەکات. داوای جیابوونەوە لە دادگا دەکات. حەز دەکەم ئەو دەستەواژەیە ئەگەر لە ڕێی جەنابتانەوە بێ بگاتە بینەرانی بەڕێزمان داوای جیابوونەوەی ئافرەت لە هاوسەرەکەی بەومانایە نییە کە لە مافەکانی خۆی خۆش بووە لە بەروەی یاسادانەر مافەکانی پێداوە ئەو توانای جیابوونەوەی هەیە لە پیاوەکەی بە هەموو مافەکانی خۆی. تەمەنێکی زۆرتان هەبووە لەسەر ژیانی خێزان، مافی ئافرەت، مافی خێزان بە شێوەیەکی گشتی منداڵ. دەمەوێت ینی پێڕوانینی ئێوە بزانم سەبارەت بە هەڵۆشانەوەی خێزان کە ئەنجومەنی دادوەری دەڵێت لە ڕۆژێک چل خێزان لەمەوە 8 ساڵی ڕابردوو چل خێزان هەڵۆشاوەتەوە. ئەمە ئاساییە کرانەوەی کۆمەلگای پێدەگوترێت یان بە شێوەیەک لە شێوەکان ئێمە کۆمەلگا لەسەر ڕێیەکی خراپ دەڕوە ئەمە لێکترازانە. شتێکی زۆر نائاساییە نائاساییە یعنی لە کوردستانێکە هەمووی 5-6 میلیۆنین لە ڕۆژێکا چل خێزان یعنی 5-6 میلیۆن هەمووی چەند خێزانەکە یعنی بە میلیۆنە خێزان میلیۆن و نیوێک خێزان بێ زۆرە بۆ دڵی زۆر ینی ئەگەر زۆر جارم بەراوردی ڕێژەی جیابوونەوە لە نێو خێزانەکانی وڵاتانی دەوروبەر ئەخر ئێمە یعنی ئەگەر مقارنە بکەی لەگەڵ ئەوروپا و بەعزە وڵاتێک لا ئێمە ئەوە ئاسایی نەبوو. بەڕاستی کاکە کامەرە ئیعلانیش دەوری زۆر باشە یعنی ئیعلام ئەتوانێت دەورێکی دامەزرێ نەر ببیرێ نەک وەڵا ئەوە مناڵێک لەوێ واکرا ئەوە ژنێک لەوێ واکرا یەن بە دامەزرێ یا بەعزێ بەرنامەیە بەڕاستی ناخۆشە من کە گوێم لێ ئەبێ و بەنەوەیەک ئەمە بە حساب بۆ ژنانە کەوایە چارەسەر دەبێ ینی لە حکوومەت ڕێکخراوەکان بەڕاستی پەرلەمان لە ڕووی یاساوە ئیعلام و تاکەکان یعنی ئیشی هەمووانە هەر ئیشی ژن نییە هیوادارم ئەوە لای پیاوەکان زیاتر یعنی لە بەرچاو بێ بەرەو پێشبردننی بارودۆخی ژنان لە کوردستان یعنی بەرەو پێشبردننی کوردستانە ئەمەش ئەرکێم وایە. ڕێژەی جیابوونەوەی خێزان یاخود هاوسەرگیری لە نێو هەرێمی کوردستان پاشەوەی بەدواداچوونمان بۆ کرد تێیدا دەردەکەوێت کە کرانەوەی کۆمەلگا هاوشێوەی کرانەوەی کۆمەلگاکانی دەوروبەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕێژەکە ڕێژەیەکی ئاساییە. تەواوی ڕێژەی جیابوونەوە لە وڵاتانی دەوروبەریش کە نزیکن لە نێو هەرێمی کوردستان ڕێژەکە نزیکە. هۆکارەکان بۆ تۆڕی کۆمەڵایەتی کە زۆربەی پارێزەرەکان و هاوڵاتیان باسییان لێوە دەکرد تۆڕی کۆمەڵاتی هۆکاری سەرەکیە پاشە ئەویش خیانەتی زەوجی کە ئەمەش هۆکارێکی دیکەیە دوای ئەویش هۆکاری دارایی و چەند هۆکارێکی دیکەیە کە وا دەکات خێزانەکان بە شێوەیەک لە شێوەکان چ پیا و چ ئافرەت داوای جیابوونەوە بکات. ئەوان دەڵێن کۆمەلگا لەسەر ڕێڕەوێکی ڕاستە بۆ خۆی داهاتوی خۆی دیاری دەکات. لە ڕووی یاساوە لە ڕووی سزادانەوە کێشەیەکی ئەو تۆ نابیندرێت. گرنگ ئەوەیە دەستپێکی دروستکردنی خێزان لەسەر بنەمایەکی خۆشەویستی بێ ئەگەر لەسەر ئەو بنەمایە ژیان بەردەوام بوو بێگومان هۆکارەکانی دیکە لاواز دەبن. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.